میان ڕەوی ئاینی بۆ ئاینی ئیسلام دەستی پێکردووە لە شاری سلێمانی و لەم کۆڕبەندەدا بڕیار وایە ئەمڕۆ لەقی سلێمانی کۆڕبەندی گیانی میان ڕەوی بکرێتەوە و تێیدا ژمارەیەکی زۆر میانی عەرەب و بیانی و شارزایان و پسپۆڕانی بواری ئاینی ئیسلام و لێرە ئامادەن و ئەم کۆڕبەندە بەوتەی سەرپەرشتیارانی ئەم کۆڕبەندە گرنگی خۆیە بێت بۆ ناوچەکە کە لە ئێستادا ئاینی ئیسلام چەندین هێزی جیاواز بەناوی ئاینی ئیسلامەوە شەڕی جۆراوجۆر دەکەن لەگەڵ مسلمانانە. من بۆ زانیاری زیاتر میوانێکم هەیە دکتۆر موسەنا ئەمین کە وەک پسپۆڕێکی بەژاری پسپۆڕێکی فکری بەژاری ئەم کۆڕبەندەی کردو دەمەوێت لە زاری خۆی لێ بپرسم دکتۆر ئەم کاتت باش سپاس بۆم دەرفەتە گەر پێمان بڵێ گرنگی ئەم کۆڕبەندە چییە لەم ڕۆواکە ئەکرێتەوە. بەڵێ زۆر سپاس. من خۆشحاڵم وەکو بە ڕێزیشتان ئاماژەتان کرد وەکو پسپۆڕێکی فکری ئیسلامی کە 3 ساڵ وەکو پسپۆڕێک لە سەنتەری جیهانی میانە ڕەوی لە کۆیت بەشداریم کردو و هەمیشەش شانەزی بەوەکەن خەبات بکەین بۆ ئەوەی کە میانە ڕەوی ببێتە هەوێنی پێکەوە گیرسانی هەموو شتە جوانەکان، ببێتە میکانیزمی لێکدانەوەی دەقائینیەکان، ببێتە هەوێنی پێکەوە ژیانی کۆمەلگا و مەزهەب و بیرروڕا و ئەندێشە و حیزبە جیاوازەکان. ئەم کۆڕبەندە سنتەر و مرکز ئەسڵەکەی لە ئوردونە زیاتر لە 15 دەوڵەتی دنیا لەق و هینی هەیە. ئامانجی ئەم کۆبوونەوەیە هیچ سبغەیەکی حیزبی پێوە نییە. ئەو بیرمەند و مامۆستا زانکۆیانەی کە بەشدارن تایە لە هەموو فکر و فەلسەفە و تێڕوانینە جیاوازیەکانی جیهانی ئیسلام و لە هەموو وڵاتانی جیهانی ئیسلامیشی تێدایە. شانازی شەو شتێکی جوانیشە بۆ کوردستان کە لقێکی ئەم کۆڕبەندە لە خۆ بگرێ بۆ خزمەتکردنی زیاتر بە پەیامی پیرۆزی میانە ڕەوی کە پەیامی جوانترین میکانیزمی هەم تێگەشتنە لە ژیان هەم تێگەشتنە لە دین و ئیمان. لەمە دوات چی لە هەرێمی کوردستانەکرێ بە دامەزراندنی ئەم کۆڕبەندە؟ ئەم کۆڕبەندە ئەبێتە ناوەندێک بۆ کۆکردنەوە و بۆ دیالۆگ و بۆ پێکەوە ژیان و بۆ گرتنی کۆڕ و کۆنفرانس و بڵاوکردنەوەی کۆمەڵە بڵاوکراوە و کتێبێک ناوەندێکە بێ بۆ بڵاوکردنەوەی ڕۆشنبیری و بۆ کۆکردنەوەی بیرروڕاجیاوازەکان و بۆ خزمەتکردن بە پێکەوە گیرسانی هەوێنی پێکەوە ژیان لەم کۆمەلگایە و بۆ ڕێگەگرتن لە هەر جۆرە شێواندنێک کە لە سیمای جوانی ئیسلامە دروست کراوە وەکو ئەو تونڕێی و تیرۆرەی ئێستا ئەیبینین کە داعش بە شێوازێکی قێزەون یعنی سیمای جوانی ئیسلام سیمای پێکەوە ژیانی ئەم کۆمەلگایە وێرانەکە و دش بە مێژوو دش بە شارستانیت دش بە ئەخلاق دش بە هەموو شتە جوانەکان ئەو کۆمەڵە تیرۆریستیە بە ناوی ئیسلامەوە بە ناوی لا إله إلا الله محمد رسول الله ئێوێ ئەم هەموو شتە جوانانە بکاتە ئامانج لەم ساتە وەختا کە کوردستان و جیهانی ئیسلامی لە ناو خوێنە ئاژی لە ناو قوبوڵ نەکردنی یەکتری ئاژی عێراق لە ناو نەفرەتکردنی مەزەبەکانە ئاژی لە یەکتری نەفرەتکردنی پێگاتەکان پێکەوەنە ژیان تونڕەوی خۆپەرستی کورسی پەرستی دەسڵات پەرستی ئەلەم ساتە وەختا ئێمە پێویستمان بەوەیە زیاتر کولتوری میانە ڕەوی بچەسپێنین بڵاوی کەینەوە لە هەموو ئاستەکانی تێبگەێنین و ڕوونی کەینەوە ئەم چەمکە جوانانە چۆن نەتوان خزمەت بە گیرسانی ئەم کۆمەلگایە بکەن. دیارە ئەمە کۆڕبەندێکی ئیسلامیە و بۆ خزمەتکردنی ئاینی ئیسلام و بڵاوکردنەوەی میان ڕەویە بەڵام ئێوە هیچ لایەنێکی تری ئیسلامیتان بانگێش کردو بۆ ئەم کۆنگرەی ئەمڕۆ؟ بەڵێ ئەم بەڕێزانەیە کە ئێستا لێرە کۆبوونەتەوە لە عەرەب و کوردی تایە لە هەموو لایەنە جیاوازە ئیسلامیەکانی ناو کۆمەلگای ئێمە تایە سەلەفی تایە سۆفی تایە لە بزوتنەوەی تایە کۆمەڵی تایە ئەمە هیچ کۆبوونەوەیەک حیزبی نییە وەکوەکانیش بامان شێوە لێرە نوێنەرایەتیان هەندێک لەو بەڕێزانەی کە لەسەر ڕەوتی سەلەفی حسێبن بەڕێزەوە بانگێشتی ئێرە کراون من نەم سەرنجم نایە هەموو لێرە نیە لێرە نین بەڵام هەموو کەس بانگێش کراوە ئەمە بۆ تەجاوزی حیزبیەتە ئەمە بۆ چەقکردنەوە حیزبیەت نییە بۆ چاوسڕاندنی حیزبیەت نییە ئەمە بۆ ئێمەی تر حزب تەنها یەک میکانیزمێکی سیاسی سەیریکەین حزب نەکەین بە ژیان حزب نەکەین بە دین حزب نەکەین بە کۆمەلگا حزب نەکەین بە نەتەوە حزب تەنها میکانیزمێکە بۆ خزمەتی بواری سیاسی و هەموو کەس ئازادە ئینتیمای سیاسی خۆی بگۆڕێ و حزب دین نییە و حزب پیرۆز نییە و حزب بەکرێ هەڵە بکە ئەمە ناوەندێکە بۆ کۆکردنەوەی خەڵکی بەڕێزی ئەم نیشتیمانە لە هەموو بۆچوونەکان حتا لە بۆچوونە سکولارەکانیش کە خەڵکی میانە ڕەون لێرە وجودیان هەیە و بان کراون و ئەو خەڵکانەی کە ئەتوانن میان ڕەوی بکەنە ئەخلاق بکەنە سیستمی بیرکردنەوە لەم کۆمەلگایە ئێمە پێویستمان بە هەموو چین و توێژەکانی ئەم کۆمەلگایە هەیە پێویستمان بە خەڵکە علمانەکانیش هەیە. ئیسلامیانی کە باسی کرد خلافیان لەگەڵ ئەم جۆرە
کۆبوونەوە و ئەم جۆرە کۆربەندان نییە وەک سەلەفی و سۆفیەکان. نەخێر میانە ڕەوی چەمکێکی ئیسمەرکەزی ئیسلامیە هەموو ڕەوتە ئیسلامیەکان باوەڕیان پێێتی ڕەنگە هەموو ڕەوتێکی ئیسلامی بەیەک ئاست نەتوانێت تعبیر لە تەطبیقی ئەو مەفهومە بکە وەکو پێویست یا لەو ئاستە قوڵە فەلسەفیەکەی زۆر مەسەلەن نەتوانێت نمایشی بکە بەڵام لە ئەسڵا ئەمە میانە ڕەوی یعنی ئیسلامی ژیانی میانە ڕەوی. باسیەوە کرد کە بارگەی ڕئیسی ئەم کۆربەندە لە وڵاتی ئوردونە وڵاتی ئوردن وڵاتێکی هێندە میانڕەوە کە جێگەی هەموو بیر و ڕاجاوازەکانی تێبێتەوە وەک پێشتر ئێوە ڕەخنەتان هەبوو لە وڵات. ئێمە فەرقەکەین لە بینی ئەم کۆربەندە و لە بینی دەوڵەت و حکوومەتی ئوردن ئەمە مؤسسەیەکی حکومی ئوردن نییە هەرچەنە ئەم مؤسسەیە ئەوەی ئەمین عامی ئەم مؤسسەیە ئەمینداری گشتی ئەم مؤسسەیە لە بنەماڵی حکومڕانانی مەلیکی ئوردنەوە نزیکە و کەسێکی نزیکە لە حکوومەت لەسەر معارضە ئۆپۆزیسیۆن و حتا ڕەوتە ئیسلامیەکانیش حسێب نییە ئەوەی کە ئەمین عامی ئەم مؤسسەیە لەبەرەوە ئەم مؤسسەیە هیچ مۆرکێکی حیزبی پێوە نیە و هیچ مۆرکێکی سیاسیشی پێوە نیە و مؤسسەیەکی ئوردونی نییە چکە ئێمە هیچ قبولمان نییە سیاسەتی وڵاتێکی تر بێنینە وڵاتی خۆمان وەرگیسیشەوە قبول ناکەین. ماوەی 10 ساڵە دامەزراوە بۆ تا ئێستا دوای 10 ساڵ بارگاکەی لە بڵێن لەخێکی لە سلێمانی و لە هەرێمی کوردستان دەکرێتەوە بوو بەبەوەی ئەم 10 ساڵە نەتانتوانیوە پێشتر ئەمە بکرێت کە لە کاتێکدا هەرێمی کوردستان پێویستی بەم جۆرە میان ڕەوێ خۆی ئێمە لە کوردستانە چەندین سنتەری بەڕێز چەندین لایەنی بەڕێزی ئیسلامی هەمیشە پەیڕە و پەیام و شعاریان میانە ڕەوی بووە کاریان لەسەر کردووە دەیان هەزار خەڵکیان لەسەر پەروەردە کردووە ئێستا میانە ڕەوی نایەتە کوردستان بەس ئێستا دامەزراوەیە کە لقەکی دێتە کوردستان هەر ئەوەندە. بەڕێز دکتۆر مستەفا ئەمین بکە وەک پسپۆڕێکی فکری لەم کۆربەندەی ئەمڕۆ بەشداری کردبوو دیارە شوان ئەمەی کە بینیتان ئەم ڕووماڵە ڕاستەوخۆ تایبەت بوو بە کردنەوەی لقی سلێمانی کۆربەندی جیهانی بۆ میانڕەوی ئاینی ئیسلام من دەگەڕێمەوە ستۆدیۆ ئەگەر پرسیارێک بابان ئەنوەر نوچەکانی NRT گەلەک سپاس بۆ